البته میوانه که می هجاهیه ما بس من في برسید گلی گوتو بیشکه دکتر عمر حسن ما مستعزانی گیو شارزه آسایش آوی نها للصوران گل مدایه بله دکتر دمات باش به ایدی مبکورتی بحث آوی کر روش آوی تو زانی آفجانه جدر سرکی جیانه آو آودانی نوسا هر تشتکی دینه به مروف جد لبرخادی که لی اگر آو هوانه ما مروف نشی بجی کواتا روش آوی لعراق دعاسته که مترسیدار دایه تو بیایی که چاد بینی گلو سلااو لە بەڕێستان سلااو لە بینەران و بیسەرانی کوردستان 24 بەڕاستی مەسئلەی دەرامەتی ئاو بابەتێکی زۆر هەستیارە ئیمڕۆ هەموو جیهان هەوڵ دەداتن بگاتن بە فەرەهەمکردنیان دەبینکردنیان گەیشتن بە ئاسایشی ئاو کاریگەری نەرێنیەکانی زۆر بەزەقی و بە شێوەیەکی ترسناک بە دەرکەوتووە لەسەر زۆربەی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەناو ئەم وڵاتانە بەڕاستی وڵاتی عێراق هەیە کە مەترسیەکانی زۆر بەزەقی لەسەر بە دیار کەوتووە بەڵام مەترسیەکان بە پلەیەک سیاسی نینە من نایگەڕێنەوە بۆی ئەو مەترسیە یان کێشەی ئیدارەدانی دەرامەتی ئەو لە عێراقدا بگەڕێتەوە بۆ لایەنی سیاسی ڕاستە فاکتەرێک یان هۆکارێکی گرینگی ئەو کێشانەی کە بەسەر بڵین لە عێراقدا سەری هەڵداوە سەبارەت بە ئاسایشی ئاو دەگەڕێتەوە بۆ سیاسەتی وڵاتانی هاوسنوور لەگەڵ عێراق کە هەر یەک لە تورکیا و سووریا و ئێران دەگرێتەوە بەڵام ئەم کێشەیە لە دوای ساڵی 1923ەوە هەڵی سەری هەڵداوە دوایەوەی ئیمپراتۆریەتی عوسمانی کە دەڕوخێتن ئەم دوو ڕووبارە ڕووباری دیزلە و فورات لە ڕووبارێکی ناوەخۆیی لۆکالی دەبێتن بە ڕووبارێکی نێودەوڵەتی دەبێتن بە پێی یاسا و عورفە نێودەوڵەتیەکان مامەڵەی لەگەڵ بگرێتن بەڵام بەداخەوە ئیمڕۆ تورکیا بەم شێوەیە مامەڵەی لەگەڵ ناکاتن بەڵکو وەکو کارتێکی فشار بەکاری دێنێتن لەسەر عێراق بۆ ئەوەی مەکاسبی ئابووری لێ بەدەست بێنێتن ئیضافەتن لەگە مەکاسبی سیاسی بەڵام لێرەدا من ئەوەی دەمەوێت بیڵێم کێشەکە بە پلەیەک ناگەڕێت بۆ مەسئلەی سیاسەتی وڵاتانی هاوسنوور بەڵکو کێشەکە هەندێکی ڕەبتی بە ناوەخۆی خۆمانەوە هەندێکیان ڕەبتی بە گۆڕانکاریە جیهانیەکانەوە بە تایبەتی لە بواری ئاو هەوادا بەڕاستی گۆڕانکاریەکی بەرچاو ڕوویداوە لە هەموو جیهاندا بە تایبەتی ناوچەکەی ئێمە کە هەم لە بڕی دابارین گۆڕانکاری بەسەرداهاتوە هەم وە شێوازی دابارین گۆڕانکاری بەسەرداهاتوە ئەمە وا دەکاتن بەڕاستی زیان بە دەرامەتی ئاو بگەێنێتن و ئیدارەدانی تۆزێک سەخت بێتن لە عێراقدا هەروەها بڕی دابارینی بە فریش کەمی کردووە ئەمەوا دەکاتن بەردەوامی ڕووبارەکانمان لە وەرزی هاویندا اعتیمادمان وەڵحاصل لەسەر داهاتی ئاوی ناوخۆ کەم بکاتەوە و ئیضافەتن لەگەڵەوە عێراق بەڕاستی کێشەیەکی دیکەی هەیە کێشەکەی ئەوەیە ئەوەندەی خەمی بربەرەکانی حکوومەتی هەرێمی کوردستانێتی ئەوەندە خەمی دابینکردنی ئاسایشی ئاوی خۆی نییە لەبەرەوەی ئیدارەدانی دەرامەتی ئاو بەڕاستی مەسئلەیەکی دەستوریە بڵین سیادیە دەبیتن عێراق خۆی هەڵسوکەوتی لەگەڵ بکاتن ئەگەن تەمەشا بکەین ئەگەن بیاوێتن عێراق ئیدارەدانێکی تەندروست بۆ دەرامەتی ئاوی خۆی بداتن پێویستە لە ڕێگای حکوومەتی هەرێمی کوردستانەوە بێتن لەبەرەوەی زۆربەی هەرە زۆری داهاتی نەک زۆربەی هەرە زۆری بەڵێ دکتۆر هەبەتە توازانی ینی دابینکردنی ئاسایشی ئاو یەکێکە لە کۆرۆکە ئاساسیەکانی ئاسایشی نەتەوەی هەر وڵاتێک ینی لە عێراق خەریکە وشکە ساڵی ئەبێتە کارەسات ینی کاریگەری لە وجودیەتی بەشەر بکە ئەهوارەکان هەمووی وشک بوونە ڕێژەی نفوسی عێراقیش ڕۆژ بە ڕۆژ زیاد بووە ئێستا دوو ئەوەندەی پێش چەند ساڵێکە و عێراقیش یعنی ئێمە میوانمان هەیە خەڵکی تر دێنی قسەی لەگەل دەکەین حتا پسپوری تایبەتمەند لە عێراقا بەرپرسە عێراقیەکان قسەیان لەگەل دەکەین تا ئێستا نەخشەڕەیەکی استراتیجی نییە بۆ چونیەتی ڕوبەڕووبوونی ئەم دیاردە مەترسیدارە حتا لەگەل هەرێمی کوردستانیش بێگومان وەکو هەموو فرسەکانی تر بێگومان بە شێوەیەکی تەندروست تعامل ناکات بەڵێ مەسئلەی سەرنەکەوتنی سیاسەتی ئاوی عێراق بۆچی دەگەڕێتەوە بەڕاستی لە سیاسەتی ئاوی خۆیدا چەند شتێکی لەبەرچاو نەگرتووە یەکەمیان گەشەی خێرای دانیشتوان بەڕاستی لە عێراق کە دەکرێتن بڵین هەر 20 ساڵ تقریبان ژمارەی دانیشتوان دوو ئەوەن دەبێتەوە واتە پێداویستیەکان بۆ ئاو زیاتر دەبێتن پێداویستی بۆ خۆراک زیاتر دەبێت پێداویستی بۆ ئاو لە بواری پیشەسازی لە زۆر بواری دیکەدا زیاتر دەبێت بەڕاستی عێراق بە شێوەیەکی علمی ئەم بابەتەی لەبەرچاو نەگرتووە و ئەوەی زۆر گرینگە من لێرەدا مەبەستم بوو بیڵێم عێراق لە سیاسەتی ئاوی خۆیدا بەڕاستی لەبەر بربەرەکانەیە لەگەڵ هەرێم و لەبەر نەبوونی متمانە لە عێراق بە هەرێمی کوردستان خۆی تووشی ئەم قەیرانە کردو لەبەرەوەی ئەگەن عێراق بێوێتن
ئاسایشی ئاوی خۆی دابین بکاتن دەبێتن لەگەڵ هەرێمی کوردستان هەماهەنگی بکاتن پلان ڕێژی بکاتن و پلانێکی استراتیژی هەبێتن لەبەرەوەی زۆر تقریبا 150 داهاتی ئاوی لە قەڕووبارەکانی دیجلە و فورات لە ناو هەرێمی کوردستانەوە هەڵدەقوڵێتن ئەمە دەبێتن ئیدارە بدرێتن هەرچەندە بەڕاستی حکوومەتی هەرێم سەرکەوتوو بووە دەست پێشخەری کردو لەم بوارەدا بەبێ عێراق بە زیرەکایەتی خۆی لە چوارچێوەی مەسەلەن Sustainable Development Goals ئامانجەکانی گەشەپێدانی بەردەوام کە ساڵی 2015 نەتەوەیە گرتوەکان دایڕێشتووە بۆ بەرەنگاربوونەوەی ئەم کێشانەی کە ڕوبەڕووی دانیشتوان دەبێتەوە خاڵی شەشەم جەخت لە چی دەکات و ئیدارەدانی دەرامەتی ئاو دەکاتن حکوومەتی هەرێم ئەگەن سیر بکەن لە هەرێمی کوردستان لە دوای زمانی مەلەکیەوە ساڵی 50ەکانەوە هیچ بایەخێک بە ئیدارەدانی دەرامەتی ئاو نەدراوە دوو بەندا دروستکراوە لەو سەردەمەدا یەکەمیان بەنداوی دۆکان بووە ئەوی دیکەیان بەنداوی دەربەندی خان بووە لەبەرەوەی حکوومەتی هەرێم دەرچی بۆ مەترسیانە کردو بە هەر شێوەیەک لە شێوەکان بێتن پەنای بردۆتە بەر دروستکردنی پۆن دروستکردنی پەنداوی بچووک ئەگەر چی ئەمە لە جێی خواستی ئێمەدانیە لەبەرەوەی ژماری دانیشتوان ڕۆژ بە ڕۆژ لە زیاد بوونە و بڕەبەشی تاک لە 1000 متر ئەگەن کەم ببێتەوە واتە ڕوو لە چی دەکەین ئاسایشی ئاوی ئەو ناوچەیە لە مەترسیدا دەبێت حکوومەتی هەرێم هەوڵی داوە زاڵ بێتن بەسەرم کێشەوە ڕێگری لەسەر هەڵدانیم کێشە بکات لە هەرێمی کوردستان بەڵام لە عێراق بەداخەوە بڕەبەشی تاک ڕۆژ بە ڕۆژ لە 1000 متر کەمتر دەبێتەوە و ئەمە کۆمەڵێک دکتۆر ینی ڕەوشی ئەو لە عێراق بەم شێوەیە ئەگەرێمە باسی کاریگەریەکان بکەن لە کاتێکی نزیک و دووردا ئەمە تا چەند مەترسیەکی جدیە لەوەی کە لە عێراق کوچی بە کومەڵ دروست بێ خۆ دەبینی باشووری عێراق بەرەو چۆڵستانبوونێکی مەترسیدا دەڕوا زۆر شار هەیە نیوەی شارەکە ئەستەن چۆن کراوە خەڵکەکەی پارێزگاکان دەربدەر بوونە کەواتە ئەمە تا چەند خەتەرێکە و ئەو خەتەرە زیاتر کاریگەری لەسەر چیا و خەڵکە بەرەو چێ دێت بەڕاستی مەترسیەکانی زۆر بەزدەقی لەسەر عێراق دەرکەوتووە عێراق ئێستا لە ئێستادا فەرموو شارمان هەیە دەکەوێتە سەر ڕووبارەکانی دیجلە و فورات دەبینی وەکو بەسرە ئاوی خۆرە ئاوی خواردنەوەیان نیە ناتوانێت حکوومەتی عێراقی ناتوانێت ئاویان بۆ دابین بکاتن ئەوە یەک دوو گەورەترین کێشە لە عێراق کە سەری هەڵداوە نایابترین شوێنی لەدەستداوە لەسەر ئاستی ئاسیا و لەسەر ئاستی جیهانیش ئەویش ناوچەی زۆنگاوەکانە عێراق 20 ملیار متر سێجە ئاوی لەدەستداوە لەم زۆنگاوانە وە وشک بووە ئەو ناوچانە طبعاً کە وشک دەبێتن کۆمەڵە کێشە بە دوای خۆی دادێنێتن یەکەم کێشە کە مەترسیدارترین کۆچی ژینگەیە ژمارەیەکی زۆر لە دانیشتوانی ئەو ناوچانەدا کۆچیان کردو بۆ شارەکان بۆ ڕاستی بۆەوەی بتوانن بژێوی خۆیان دابین کنیان دەستیان بگاتن باوە ئەمە کۆمەڵە کۆشە بە دوای خۆی دادێنێت کێشەکان چینە یەکەمیان کێشەی کۆمەڵایەتی وەکو ئاماژەتان پێکرد کۆچە هەژاریە دابەزینی ئاسیدا ئەمە کۆمەڵە کێش و هەروەها سراعاتیش دروست دەبێتن مەسەلەن بەر شەڕ و ئاژاوە بەینی عشیرەتەکان دروست دەبێتن بۆ گەیشتن بە دەرامەتی و بەڕاستی لەلایەکی دیکە کاریگەری هەیە لەلایەنی ئابووریەوە بەڕاستی مەسەلەن سامانی ماسی دەکەوێتە مەترسیەوە گەشت و گوزار دەکەوێتە مەترسیەوە پیشەسازی دەکەوێتە مەترسیەوە ئاستی داهاتی تاک دەکەوێتە مەترسیەوە و هەروە کێشەیەکی دیکەش سەر هەڵدەدەن بەڕاستی کێشە لە بواری سیاسیدا کێشە لە بواری سیاسیدا ئەمە دەبێتە هۆی ئەوەی کە عێراق بۆ ئەوەی دەستی بگاتن بە بڕێکی زیاتر لە ئاو کۆمەڵێک تەنازولات پێشکەش بکاتن بۆ وڵاتانی هاوسنوور لەگەڵ ئێمەدا لەبەرەوەی وەکو خۆتان ئاماژەدا پێکرد تەنها بە دروستکردنی بەنداوی کیپان و بەنداوی تەبەقە بەنداوی کیپان لە تورکیا و هەروە بەنداوی تەبەقە لە سووریا 42 ملیار متر سێجە ئاو لە ساڵێکدا لە داهاتی فورات کەمی کردو بۆ عێراق ئەمە کێشەش دروست دەکاتن وەڕاستی لایەنی سیاسی ناچارە عێراق کۆمەڵێک تەنازولات پێشکەش بکاتن بۆ وڵاتانی هاوسنوور بۆی بڕێکی زیاتر ئاوی بۆ بربدەنەوە نابێت لە هەمووی گرنگتر لە ئەومان لە یاد بچێتن کە کێشێکی دیکەی ژینگەیی دروست دەبێتن لە ناوچەکەدا کێشە ژینگەیەکە چییە؟ سەرهەڵدانی بە بیابان بوونە زۆربەی زۆری هەر ناوچەکانی عێراق ئێستا ڕووی لە چی کردووە ساڵانە بە 100,000 دۆنەم بە بیابان دەبێتن بەهۆی چی بەهۆی نەبوونی ئاوی پێویست بۆ ئاودێریکردنی ئەو ناوچانادا و هەروەها پۆشاکی ڕۆژکی لە ناو دەچێتن واتە ڕووبەرە سەوزانیەکان کەم دەبێتەوە لە ئەنجامدا کۆمەڵە کێشەی دیکە بە دوای خۆی دادێنێتن بەڕاستی لانی بایە جوگرافیەوە ئەو ناوچە گۆڕانکاری بەستەردا دێتن بۆیە بۆ لە هەمووی گرنگتر ئەوەیە نابێ ئێمە ئەومان لە یادچێتن کە مەسەلەی کۆچە ژینگەیەکەیە ئەم کۆچە ژینگەیە بەڕاستی
هەم پاڵەپەستۆ لەسەر خزمەت گوزاریەکان لە شارەکان دروست دەبێتن هەم پاڵەپەستۆ لەسەر ئاوی پێویست دروست دەبێت کەوا دەکاتن بەشی دانیشتوانی شارەکان نەکاتن لەبەرەوەی ژمارەیەکی زۆری دیکەی دانیشتوان ڕووی لەو ناوچانە کردووە و هەروەها کێشەی دیکە لەوانێت تاوان سەر هەڵبداتن لە شارەکاندا کۆمەڵە کێشە بەڕاستی بە دوای خۆی دادێنێتن مەسئلەی ئەو کۆچە ژینگەیە و لە هەمووشی گرنگتر ئەوەیە کە هەلی کار ڕوو لە کەمبوونەوە دەکاتن ئەو دیموگرافیش لەوانێ دیموگرافیش بگۆڕێ لەبەرەوەی عێراق وڵاتێکی فڕەپێکاتەیە خۆ دەزانێت کوچی ئەوان بۆ شارەکانی تر طایفی و نەتەوەی بیرکردنەوەی جیاوازە لەگەلەوە عنیاوە حتا بەش کاریگەری لەسەر ئەمەش هەیە لەسەر گۆڕانکاری دیموگرافیش بڵێ بەڕێز دکتۆر عومەر حەسەن ئەو گەورەترین مەترسی ئەلەو ڕوانگەوە بەڵێ دکتۆر تەواو بکە بەڵێ گەورەترین مەترسی لەو ڕوانگەوە گەورەترین مەترسی لەو ڕوانگەوە بەڕاستی لەسەر هەرێمی کوردستان دەبێتن لەبەرەوەی هەرێمی کوردستان ناوچەیەکی شێدارە هەرێمی کوردستان داهاتی ئاوی زیاترە زۆربەی تقریبا 150 داهاتی ئاوی هەرێمی کوردستان لە ناوخۆی هەرێمی کوردستانەوەیە و حکوومەتی هەرێم لەو ڕوانگەوە تا هەنگاوی باشی نایە بۆیە دەتوانم بڵێم ئاسایشی ئاومان تاوەکو ساڵی 2030 ئێمە زامنە پارێزراوە بەڵام بەپێی تقریرێکی وەزارەتی دەرامەتی ئاوی عێراق پێمان دەڵێتن عێراق تاوەکو ساڵی 2035 10 ملیار و نیو مەتر سێجا نەقسی دەبێتن لە ئاو کە ئەمەش بەڕاستی کێشەکە لێرەدا خوڵ دەبێتەوە کە کۆچەکە سەر هەڵدەداتن و کۆچەکە بەرەو هەرێمی کوردستان دەبێتن بەڕاستی پێکاتەی دیموگرافی گۆڕانکاری بەسەردادێتن لەبەر ئەوەی زۆربەی شارمان هەیە کە 98 کوردە احتیمالە ئەم ڕێژەیە گۆڕانکاری بەسەردابێ و گۆڕانکاری مەذهبیش دروست دەبێتن لە شارەکان کە خۆی لە خۆیدا عێراق بەدەست ئێمە عێراق گیرۆدەی کۆمەڵێک کێشەی سیاسی و کۆمەڵاتی بوو تۆی کێشە سروشتێکێک هاتووتە سەر بەرحاڵ با بزانین ساڵانی داهاتوو چی دەقەومێ دکتۆر عومەر حەسەن مامۆستای زانینگەهی و شارەزای ئاسایی شاڤێ لە سۆران گەرمەوە گەلێ سوپاس